کاتی خۆی زڵمی زۆریان لە ئێمە کردووە، میلەت خەڵک داما و نەخوێنەوار و نەشارەزا بووە لە دین خەڵەتاندویانە. لە یەکێک لەم شارانەی کوردستان دوو گۆڕ هەبوون، دوو قەبر هەبوون، خەڵکی عیبادەتی بۆیان دەکرد پەنا بەخوای گەورە، خەڵکی داوای یارمەتی و کۆمەکی لیان دەکرد. بەڵام کاتێکە ئەم ئەجنەبیانە ئەو منەظەمە کە ڕۆشتوونە بۆ دیاری ئەو دوو گۆڕە، ئەوانەی کە لەگەڵ یابوونە باسییان کردووە، باسی چەند ساڵێک لەوە پێشەکەم تقریبا پێش پرۆسەکە یا دوای پرۆسەکە وارو کاتانە، ئەم دوو گۆڕە کاتی خۆی کە بەریتانیا لە عێراقا بوونە کە ڕۆشتوونە بە پەلە، وتیانە باشە هەنێ مەعلوماتمان هەیە ئەندێ شتمانێ چۆن بیشارینەوە، وتیانە ئەم میلەتە هەر شتێ بکەی بە گۆڕ و دووسێ پەڕۆی سۆزی پێ هەڵباسە ئیتر کەس ناچێتە دەوریان، بۆیە هەرچی مەعلوماتیان هەبووە کردیانەتە ناو دوو چاڵەوە، کردیانە بە دوو قەبر و هەنێ پەڕۆی سۆزیان پێ هەڵسپاردە و گیانی ڕاو ڕۆشتوونە. چەند ساڵە خەڵکی داوای یارمەتی لێکا و شیفای لێکا و چی لێکا، هاتن هەمویان هەڵدایە و کۆمەڵی سن و قوشتیان دەرکرد و بردیان و قەبری چۆڵ و بەتاڵ. هەزارە شتیا وایە. ێ باشە مردوویەک بە دیار جەنازەکەوەی گوێ لە دەنگی تۆ نییە، ئەبێت چۆن گوێی لە دەنگی تۆ بێت لە ناو مەترێ مەترونی خۆڵ بەسەریەوەیە. ئێستا لەبان ئەم سەبا سەبی خۆمان با بڵین 20 سامتینە، 15 18 20 سامتینە، تۆ بڵێ 20 سامتینە، تۆ بڵێ 25 سامتینە سەبەکە. ئەگەر ئینسانێک لە غورفەیەکا بی تۆ زیندووی ئەویش زیندووە، ئەگەر لە ئاستی سەری تۆ بێ لەسەرەوە لە سەربانەکە، ئەگەر 1000 جار بانگی بکەی گوێ لە دەنگی تۆ نییە، ئەوش بانگی تۆکە گوێ لە دەنگ نییە، گوێتانە دەنگی ترێ بێ بڕۆ سەربانەکە بانگی کەسێ بکە بزانە گوێ لە دەنگتە. ئی باش هەردوولاتان زیندون 20 سامتیتان بینە، 15 سامتیتان بینە، ئەی مردوویەک مەترێ مەترونی خۆڵی بەسەر مردوویشە، ئەبێت چۆن گوێ لە دەنگی تۆ بێ. ئینسانەکە بیر و باوەڕی بەمە هەبێ خوا قەتری خۆش نابێ، نابێ لە دارەبەت بتەسی دەم گێڕەکە، دەم چۆن گێڕەکە بە هەر دەمت گێڕکە، ئەو هەمووی جن و شەیتانە. ئەو پیاوچاک و پیاوخراپ نییە، پیاوچاک چۆن دەبی خەڵک گێڕەکە، پیاوچاک چۆن ماڵی خەڵکە سوتێنێ. پیاوچاک ئیمامی حەسەنی بەسری فەرمی ڕەحمەتی خوا لێ بێ زەرەری بۆ مێرولە ناکوژێ، بۆ ئەمانە پیاوچاک نین کە زڵم لە خەڵکی دەکەن و ماڵی خەڵکی دەخۆن. بۆیە باوەڕت بە غەیری خوا نەبێ، غەیری خوا هیچ دەسەڵاتێکی نییە.